لا زانکۆی كۆیە چوارەمین كۆنفرانسی زانستی هاوبەش بەڕێوەچوو کە هەر یەک لە بەشی کارجێڕی فاکەڵتی زانستە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان و کۆمەڵەی کارجێڕی عێراقی بەشدار بوون کە ئامانجی سەرەکی کۆنفرانسەکە خزمەتگەیاندنە بە تاکەکانی کۆمەلگا. برادرانی جەمعیە لە بەغدا لە 2019 پێشنیازیان بۆ کردین کە چۆنە کۆنفرانسی چارەم بە هاوبەشی لەگەڵ زانکۆی کۆی ئەنجام بدەن هەر لە بوارەکانی کارجێڕی. ئەو کاتە هەندێک تایتڵ مناقەشەکرا، یەک لەو تایتڵانە یەک لەو عنوانانەی کە کۆنفرانس توێژینەوەکانی بەو ئاراستەیە بی ئەوە بوو یعنی بەڕێوەبردننی سەرچاوەکان، ینی سەرچاوەکانی داهات، سەرچاوەکانی بەڕێوەبردن، سەرچاوەکانی ژیان. بەڕێوەبردننی سەرچاوەکان ئامانجێکی استراتیجی دەبی بۆی کۆمەلگایەکی باشتر و تۆکمە و کۆمەلگایەک لە ڕووی ئابووری و چێشەکانی کەمتەوە. ئەم کۆنفرانسە تیایدا کۆمەڵێک توێژینەوەی زانستی پێشکەش دەکرێت لە ماوەی 2 ڕۆژدا. ژمارەی توێژینەوەکان بریتە لە 46 توێژینەوە لە ناو خۆی وڵات و لە دەرەوەی وڵاتیش تەنانەت خەڵکەیە تیایدا بەشدارە. کۆمەڵێک باحسی بەتوانە لە ماوەی ئەم 2 ڕۆژە توێژینەوەکانیان پێشکەش دەکەن. لەم کۆنفرانسا توێژەران هەنگاوەکانی نێشتنی گەندەڵی کارجێڕی و دارایی تاوتوێ دەکەن و هۆیەکانی گەشەسەندنی ئابووری وڵات لە بری نەوت و کانزاکان پێشنیار دەکەن. بە توێژینەیەک بەشداریمان کردووە لە چوارچێوەی ئامانجی مؤتەمەرەکەیە، ئەویش چۆنیەتی سەرکەوتوانەتری ئاڕاستەکردنی توانای مرۆیی لە کەرتی گەشتیاریدا بۆ پەرەپێدانی کەرتی گەشتیاری. خۆتان دەزانن دەرکەوت کە نەوت بەڕاستی ئەو ڕۆڵەی نییە. هەر قەیرانێک کە ڕوودەدا لە بازاڕی جیهانیان نرخی نەوت دەبێتە هۆی کورتێنانێکی گەورە لە دارایی ئێمە. بۆیە لە چوارچێوەی ئەو پلانانەی کە ئێستا هەرێمی کوردستانیشی لەسەر دەکات پەرەپێدانی کەرتی گەشتیاریە. ئەمڕۆ بە توێژینەوەیەک بەشداریم لەو مؤتەمەرە کردووە بە ناوی ئیدارە مواد بەشەریەت الخەضرا فی تحقیق بەرا استراتیجیە تەسویقیە. باز لەوە دەکاتن کە خۆت دەزانی ئێستا ژینگە بەرەو پیسبوون دەڕواتن، بەڵام ئێمە کە مەواردی بەشەری کە سەرچاوە مرۆیی سەرچاوەی خەضرا یعنی ئەو کارانەی کە دەیکەین یاری دەربێ بۆ ژینگە. سەرجەم توێژینەوە و پێشنیارەکانی کۆنفرانس بە فەرمی ئاراستەی حکومەت و لایەنی پەیوەندیدار دەکرێت لە عێراق و هەرێمی کوردستان تاوەکو لە داهاتوودا ژیانێکی شایستەتر بۆ هاوڵاتیان فراهەم بکرێت. کاروان نازم گەلی کوردستان، قەزای کۆیە.